پرۆژەیەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکان بۆ شاری سلێمانی و هاوڵاتیانی تێچی پرۆژەکە لەلایەن بەڕێز فاروقی مەلا مستەفاوە دابینکراوە. پرۆژەکە لەلایەن کۆمپانیای زەریا و گروپی فاروق جێبەجێ ئەکرێت. ئەم پرۆژەیە ماوەکەی 625 ڕۆژ بووە کە بە بەردەوامی کاری تێدا کراوە بە شەو و بە ڕۆژ ڕۆژانە نزیکەی 12 کاتژمێر کارکردنی بەردەوامی تێدا هەبووە. پرۆژەکە لەلایەن سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیەوە سەرپەرشتی ئەکرێت. ئەم پرۆژەیە چارەسەری کێشەی هاتوچۆی هاوڵاتیان ئەکات بەتایبەت لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود. سنتەری شاری سلێمانی ئەبەستێتەوە بە گەڕەکەکانی پڕگە، کانیبا، ئیبراهیم ئەحمەد، کازیوە، هەروەها هەموو ئەو گەڕەکانی کە ئەکەونە خۆرهەڵاتی سلێمانی و لە دەرەوەی سنووری بازنەی مەلیک مەحمودن سوودمەند دەبن لەم پرۆژەیە. هاوڵاتان زۆر بە ئاسانی لە ناوشاری سلێمانیەوە ئەگەنەوە بەو گەڕەکانی کە ئاماژەمان پێەیە. پرۆژەکە تەنها بۆ سوودی هاوڵاتیانە و هیچ لایەن و شوێنێکی تر سوودمەند نابێت، تەنها بۆ سوودی گشتیە. شانی باسە لەم پرۆژەیەدا کاری بڕین زیاتر لە 90,000 مەتر سێجا کراوە بۆ پرۆژەکە بەسەر جەمبەشەکانیەوە. هەروەها کاری پڕکردنەوە بە بەرد و بەگرانولەر زیاتر لە 80,000 مەتر سێجا کراوە لە سەرجەم شۆستە و شەقامەکانە. کاری قیری پرۆژەکە کە بە دوو چینی بایندەر و چینی ستابلایزەر زیاتر لە 85,000 مەتر دووجا کاری قیری بۆ کراوە. سەبارەت بە بڕی کۆنکرێت زیاتر لە 13,000 مەتر مکعب بڕی کۆنکرێت بەکار هاتووە لە سەر جەمبەشەکانی ئەندەرپاسەکە لە دیوار و سەقف. ئەم پرۆژەیە درێژەکەی بریتێ لە 500 مەتر کە لە ئەندەرپاسێک پێکاتووە، بەڵام لە ڕاستیە تەنها پرۆژەکە دروستکردنی ئەندەرپاسێکی لە خۆ نەگرتووە، بەڵکو دروستکردن و تازەکردنەوەی سەرجەم شەقامە سەرەکی و لاوەکیەکانی سەر شەستەکەی گرتوۆتەوە کە ئەکەوێتە سنووری پرۆژەکەەوە. هەروەها سەر لە نوێ دروستکردنەوەی تۆڕی ئاو و ئاوەڕۆ، تۆڕی کارەبا، ستونی ڕووناکی، ناوچەی سەوزایی، شۆستە بە بەرفراوانی لە سنووری پرۆژەکە هەمووی ئەمانە تازە کراوەتەوە و کراوەتەوە خزمەتی هاوڵاتیان. زیاتر لە 650 تەن شیش بەکار هاتووە لەم پرۆژەیەدا. تۆڕی ئاوی خواردنەوە نزیکەی 2250 مەتر درێژی بەسەر جەمتیرە جیاوازەکانەوە لە بۆری ئاو بەکار هاتووە نوێ کراوەتەوە. چەندین قفڵ و قفلی هەوا و قفلی تریش تیادا گۆڕاوە. سەبارەت بە کێبڵی کارەبا زیاتر لە 12,000 مەتر درێژی کێبڵی کارەبا لە ئۆڤەرهێدەوە کراوە بە ئەندەرگراوند و کە سیمایەکی جوان و شارستانی بەخشیوە بەم ناوچەیە. کاری شۆستە زیاتر لە 11,000 مەتر دووجا کاری شۆستە لەم پرۆژە جێبەجێ کراوە و نوێ کراوەتەوە. کاری سەوزایی زیاتر لە 3500 مەتر ڕوبەری سەوزایی و دار و چیمەن جێبەجێ کراوە و ڕوبەرێکی سەوزایی جوانی بەخشیوە بە ناوچەکە. سەرجەم ستون و بلاجکتۆر و عمودی کارەبای ئەم سنوورە تازە کراوەتەوە و نوێ کراوەتەوە. جێگەی پێزانینە سوپاسی سەرجەم ئەندازیار و ڕووپێ و هاوکارەکانمان کرێکارەکانمان بکەین کە هەمومان پێکەوە شەو و ڕۆژوانیمان ئەم پرۆژە جوانە تەواو بکەین. سوپاسی لیژنەی سەرپەرشتیاری سەرۆکایەتی شارەوانی هەموو ئەندامەکانی، سوپاسی لیژنەی سەرپەرشتیاری بەڕێوەبەرایەتی گشتی کارەبا، سوپاسی لیژنەی سەرپەرشتیاری بەڕێوەبەرایەتی ئاوەکەین و سەرجەم ئەو لایەن و جیهەتانەی کە هاوکار بوون لەم پرۆژەیە دڵسۆزانە هەمیان کاریان کردووە بۆ تەواوکردن و بۆ جێبەجێگرتنی ئەم پرۆژێ و گەشتن بەم پرۆژەی ئێستا.